گونجانە و شەرع تەلاقی بۆ دانا. من نەمەوێت دوهەمین پرسیارم لەسەرەوە بێت ژن کوشتن لەسەر ناوی شەرەف بە ناوی شەرەف چی ئەڵێ جەناب؟ سەلەی ژن کوشتن بە ناوی شەرەف ئەبۆ شێوەی کە ئەمڕۆی بینی لە ئیسلامە ئەوە قەتڵە کەس بۆی نییە ئافرەتێک بە پاساوی ئەوەی کە بڵین تووشی دایان پیسی بووە ببا بیکوژێ، کە ئەمڕۆ هیچی یانی زۆربەی لەسەر ئەوەش نییە بڵێ ئافرەتەکە تووشی دایان پیسی بۆ تووشی زینا بۆ یەقینە، جاری وایە ئافرەتەکە ڕسمێکی ناردوو، جاری وایە دەنگێکی دەسەکەوێ، لەسەر ئەمانە بە هیچ شێوەیە ناکوژرێ، جەڵدیش ناکرێ. ئەنجا جاری وایە ئافرەتەکە ئەگەر زیناشی کردبێ مادام کچە ناکوژرێ لە شەرع، حکومەکەی کوشتن نییە، جەڵدا لەگەڵ ساڵێک دووری بخەیتەوە. وێ بەڕاستی ئەمەی کە ئەمڕۆی بینی خۆی ئەتوانین بڵین لەسەر شەرەف نییە، لەسەر بێشەرەفیە. دەرەکەوێ خۆی نەیتوانیوە شەرەفی خۆی پارێزێ، هەڵی کردووە بۆ خەڵکی و هەڕاجی کردووە بۆ خەڵکی، دوایی کە تێکەوتووە کە خۆی نەیتوانیوە بیپارێزێ، ئەنجا غیرەتەی گرێ ئەچێوە کوژێ. بەزەگەر ئەم خۆی پیاو بووە لە سەرەتایە، وەکو ڕەفیق لەگەڵ خوشکەکەی بووە، وەکو ڕەفیق زیاتر لەگەڵ کچەکەی بووە، لەگەڵ هاوسەرەکەی بووە، ڕێزی لێ بگرتە، حەقەکانی خۆی بۆ دابین کردە و پەنای نابردە بەر خەڵکی تر. ئەنجا ئەو وەختە مناپیاوی خۆی بەچی قەرەب بۆکاتەوە؟ بە کوشتنی ئەو بە غیرەت و ئەوەی دانێ. لە ئیسلامە ئافرەت لە یەک حاڵەتە لەسەر زینا کوژرێ، ئەویش مێردی هەبوو بێ، ئیتر ما بێ یاخود نەما بێ، 4 شاهیدە بێ، یاخود خۆی اعتراف کە. حاڵەتێکی وها بووە لە ئیسلامە لەسەر کێش ئەیکا حاکمی مسلمانانێک باشە، بەڵێ لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم 4 حاڵەت یا 3 حاڵەت ڕووی داوە کە دوانیان یەهودیەکان کردویانە، دوانیان تووشی مسلمانان بووە، واضحە لە بوخاری مسلمە گێڕاوەتەوە و ڕەجمی کردوون. ئەمە حاکمی مسلمانانێک نەک هەموو کەسێ بۆی هەبێ بیکە. ئەنجا ئەبێ 4 شاهدەکە هەبێ، یاخود پیاوەکە ئافرەتەکە خۆی ئقرارکان. لە شریعەتی ئیسلامە ئەگەر کەسێک تاوانێ بکە شایستەی کوشتنیش بێ، بۆنون لەسەر ماڵەکەی تۆ بیکە، تۆ دەستێ پێی نەگا لە دەستێ دەربچێ بۆ نییە دوای تەطبیقیکەی لەسەری حەدەکەی، ئەبێ تەسلیمی ئیمامیکەی بیکە، خۆت خۆ بەخۆ بۆت نییە. ئەوە عەقیدەیەکمانەیە پێوترێ عەقیدەی ڕازیین، 2 زانای گەورەی ئیسلام نووسیویانە، ئەبوو زوڕع و ئەبوو حاتیم، لەوێیە فەرموون لەیەکێک لە بنەماکانی ئەهلی سونەت و جەماعەت ئەوەیە ئەگەر بێت و حەقێکیان بکەوێتە لای کەسێ، حەقی ناموس بێ، حەقی با بڵین ماڵ بێ، حەقی هەر شتێ بێ کە لە دەستی دەرچ و دوور کەوتەوە، ئەبێ بیداتە دەست ئیمان، بەڵام تا لە بەردەستیایەتیە توانێ خۆی لێ وەرگێتەوە. ئیتر ئەگەر کوڕێکی کوشتووی لەو دەقەیە تۆ لە بەردەستە و گرتوتە بەسەر کوشتنی کوڕەکەتەوە، ئەگەر بیکوژی چ لەسەر نییە. بەڵام ئەگەر بێت و ڕابکە، ئەو وەختای دێتە دەست سوڵتەی ئیسلامی، نەوەک خۆت دوای بکەوی کۆڵانەوە بە کۆڵان و ئەوە بکەی لەبەرەوە بێتە فەوزا. بەڵام ئەوانەشی کە ئەمڕۆڵێن ژن شەرەف نییە، دیارەوان نییە ناوشتا و شەرەفیان نییە. گناجن ژن شەرەفە، بەڵێ ئەبێ پارێزگاری لێ بکرێ، نابێ بە هەدەر بدرێ، نابێ بە هەدەر بدرێ، بەڵام ناتوانیت تۆ هەڵی خۆت بکەی بە خەتای ژنەکە و ئەوی پێ لەناو بێ.